بینەرانی عزیز سڵاوتان لەبێت. شێخ عەبدولکەریمی شەدەڵە وەک یەکەمین ڕابەری بزوتنەوەی حەقە جگە لەو ڕیفۆرمە ئاینی و کۆمەڵایەتیانەی کە لە سەردەستی ئەو ئەنجام دران، ئەم پیاوە لە بەشداری سیاسی شارۆڵی تایبەتی هەبوو پەیوەندی بە شێخ مەحموودی مەلیکەوە کردووە. بەڵام ئەم پیاوە لە ڕووداوێکی تەمومژاوی بە شێوەیەکی نادیار کۆچی دوایی ئەکا و مردنەکەی تا ئێستا جێگەی پرسیارە. بێگومان پاش کۆچی دوایی شێخ عەبدولکەریمی شەدەڵە وەک یەکەمین ڕابەری بزوتنەوەکە و دانانی مامەڕەزای برای لە شوێنی خۆی وەک ڕابەری حەقە، لەگەڵەوەی کە بزوتنەوەکە جۆرێک لە گەشەکردنی بەخۆیەوە بینی لەو قۆناغەدا، بەڵام لە هەمان کادا ئەو تەبای و برای و ڕۆحە هاوبەشەی پێشتری لەدەستدا و درستکەوتە نێو ڕیزی بزوتنەوەکە و لە ئەنجامدا باڵی جیاواز و ڕێڕەوی جیاواز و ڕەوتی جیاوازی تیا دروست بوو. لەوانە باڵی حەمەسووریەکان و ڕێڕەوی حەماغاییەکان و ڕێڕەوێکی دەستەڕاستی دیکەش کە شێخ عەبدوڵڵای شێخ مستەفای عەسکەری ڕابەراتی دەکرد پەیدا بوو. ئەمەش وای کرد کە بزوتنەوەکە لاواز بێ و هەر بەم هۆیەشەوە بەشێک لە مریدان و منسوبانی حەقا شەدەڵیان بەجێهێشت و جۆرە ساردبوونەوەیەک ڕووی تێکردن و وازیان لە کاری هاوبەشیکردنی کۆمەڵەکەیان هێنا و وەک کۆمەڵە سۆفیەکی سادەمانەوە. بەڕێزان بۆ قسەکردن لەسەر هۆکاری کۆچی دوایی شێخ عەبدولکەریمی شەدەڵە وەک یەکەمین ڕابەری بزوتنەوەکە و هۆکاری دروستبوونی ڕەوت و ڕێڕە و باڵی جیاواز لە نێو بزنەوەکەدا و ناسینی هەرێک لە ڕێبەرانی ئەم ڕەوتە جیاوازانە و ئاکامەکانی حەقا پاش کۆچی دوایی شێخ عەبدولکەریمی شەدەڵە و تەواوکردنی تەوەرەکانی پێشوو بەردەوامین بۆ درێژدان بە گفتوگۆ لەگەڵ شێخ هاوڕێ کاکە حەمەی مامەڕەزا ڕابەری بزوتنەوەی حەقە و سەرپەرشتیاری خانەخای کەلکەسماق لە ئەڵقەی دووەمی دیارەکەماندا. کاشە گیان دووبارە بەخێر بێتەوە بە بەرنامەدا. کاک شێخ من مەبەسمە لە ئەڵقەی دۆما بڕێک زیاتر لەسەر کەسێتی شێخ عەبدولکەریمی شەدەڵە بوەستین. شێخ عەبدولکەریمی شەدەڵە لە ساڵی 1934 دەستگیرەکرێ و بۆ ماوەی 6 مانگ دەست بەسەرە بێ. هۆکاری دەستگیرکردنی شێخ چی بوو؟ چۆن دەستگیر کرا؟ شێخ عەبدولکەریم بەهۆی کاری شێخەتیە و زۆربوونی سۆفی مریدان لە هەموو ناوچەکانی کوردستان گومانی ئەوەی لەسەر دروست بوو کە ئەمە لەلایەن هەم ڕژێمە و هەم بەریتانیەکانەوە و هەم کۆمەڵێ ئاغا و دەرەبەگ و سەرمایەدار دژی وەستانەوە بۆی ئەمە ئەبێتە وەکو بڵێن جێی مەترسی و ڕزگارکەرێک بۆ زەحمەت کێشان و جوتیارانی ناوچەکە و وەیە شۆڕشی لێ بکەوێتەوە. لەبەر ئەوە هەر لە سەرەتاوە دژایەتی شێخ عەبدولکەریم سەری هەڵدا لەبەر نوێگەری شێخ عەبدولکەریم لە هەم لە ڕووی دینەوە هەم لە ڕووی تەریقەتەوە. لە ساڵی 34 گەیشتە ئەو قۆناغەی کە شێخ عەبدولکەریم بژیرێت. کە شێخ عەبدولکەریم ئەژیرێت سۆفی مریدەکانی هەمووی بە گونێەوە بەرەو کەرکووک ئەڕۆن بۆ هێنانەوەی شێخ عەبدولکەریم، بەڵام لەگەڵ شێخ عەبدولکەریمە بە تەنها ناژیرێت. شێخانی بزوتنەوەی حەقا با بڵین سەرگەڵ و شەدەڵە و کەڵکەسماق لە ناویانە حاجی عارفی سەرگەڵ و مامەڕەزای برای شێخ عەبدولکەریمیش دەگیرێت و دووریانە خەنەوە بۆ حەویجە. بەڵام لەسەر داوای سەید ئەحمەدی خانەقا و هەم بەهۆی خزمایەتی و خانەقاکەش خانەقایەکی نەقشبەندی بوو و پێشتر تۆ بۆ تەریقەتی تیادرا و باو و باپیری حاجی شێخ عەبدولکەریم لەوێتەوە بۆ تەریقەتیان داوە با بڵێن. بەو حکومەوە پیان خۆش نەبووە حاجی شێخ عەبدولکەریم دوور بخرێتەوە بۆ حەویجە و ئەو ناوە قەنەعەتیان بە میری کردووە با بڵێن ڕژێمی ئەو سەردەما کە شێخ عەبدولکەریم ڕێگە بدا بێتە خانەقای کەرکووک. بەڵام مامەڕەزا و حاجی شێخ عارف دوورە خەنەوە بۆ حەویجە و 6 مانگ لەوێ ئەیان هێڵنەوە. لە سەرەتایی ڕێو ڕسمەکەیە مریدەکانی حاجی شێخ عەبدولکەریم بە گونێەوە هەمووی بەرەو کەرکووک ئەکەونە ڕێ هەر وەجبە وەجبە وەکوی ئێستا کە بڵێن پۆل پۆل یا وەکو مەفرەزە و تیپ و ئەمانە با بڵێن پەل هەر یەکێک لەوانە سەرپەرشتی 70 کەسەکات 100 کەسەکات هەمووی بەرەو کەرکووکە ڕۆن. بۆ نمونە یەکێک لەوانە مەلا ساڵح عەسکەری بووە کە هەموو جارێ بۆیە جێڕاینەوە ئەیگوت من سەرپەرشتی 70 کەسم کردووە لە مریدەکان بە گونێەوە بەعنی بە گونێەوە. هەمووی چوینە دەوری بنکەی پۆلیسی ئەو کاتەی کەرکووکمان گرتووە و وتومانە شێخ لەکوێ بێ ئێمەش ئەبێ لەوێ بین و هەمومان ئەچینە بەندی خانەوە و ئەبێ شێخ ئیزندن و ڕێگەی پێ بدەنەوەمانەوە لە فشار خستنە سەر بنکەی پۆلیسی ئەو کاتە و یا متەسەڕیفی ئەو کاتە و کاربەدەستانی ئەو کاتەی کەرکووک قەنەعەت دەکەن شێخ بێنەوە بۆ ئەوەی
سۆفی و هەوادارانی هێور بکەنەوە بۆ ئەوەی شتی تری لێ پەیدا نەبێت و کۆمەڵەکە زۆرتر نەبێت ئەیەنەوە خانەقای کەرکک بۆ ئەوەی وردە ڕێگەی بدەن بگەڕێتەوە شوێنی خۆی و بەڵام حاجیش عارف و مامەڕزا 6 مانگ ئەهێڵنەوە لە حەویجە و دووریان نەخەنەوە و ئەوە لە ناو ئێمەیە بە ساڵی گونێ ناسراوە و ساڵی گرتنی حاجیشی عەبدولکەریم کە هەموو مریدەکانی گونیان لەبەرا بوو گونێش لە تەسەوفە دەرەجەی هەشتەمە با بڵین چۆن وەکو وەرزش یاوەکو کاراتە یاوەکو ئەوانە زلی ڕەش و سوور و پشتێنی پلەی تایبەتی هەیە لە تەریقەتیشا پلەی گونێ لەبەرکردن پلەی هەشتا پلەی 9 ئەمێنێ 9 بەڕووتیە وەکو با بڵین ئامادەکاریە بۆ ڕۆژی حەشر تەنیا ئەو گونەیان لە بەراماوە مریدەکانیشی عەبدولکەریم وتویانە دەستمان لە دنیا شتۆ و ئیتر ئێمە دنیامان ناوێ و ینی لەبەرکردنی گونیەکە شێخاوڕێ جۆرێک بووە لە نێو ئەم ڕێبازیە جۆرێک بۆ لە وازهێنان لە چێژ و لە ستی دنیایی بەڵێ خۆپشاندان بە شێوەی سادەی وان بەڵێ ئەویان بیر کردوەوە کە لە ئەینی دنیایەکان تەرکردو وازیان لێناوەکو وتم پلەی هەشتەمە لە تەسەوفە لەسەر هەڵوسە سیاسیەکانی شێخ عەبدولکەریمی شەدڵە دەوترێت پەیوەندیکی باشە بۆ لە نێوان خوالی خۆش و شێخ عەبدولکەریمی شەدڵە و خوالی خۆش و شێخ مەحموودی مەلیکە ئایا پەیوەندی چۆن بۆ لە نێوان ئەم دوو شخصیەتەیە پەیوەندیان زۆر باش بووە وەکو باسمان کرد لە سەرەتاوە شێخ عەبدولکەریم کەسێکی نیشتمان پەروەریش بووە نیشتمان پەروەریش بووە لەبەر ئەوە لەگەڵ کەسایەتی نیشتمان پەروەرەکان زۆر پەیوەندی باش بووە بە تایبەتی لەگەڵ شێخ مەحموودی مەلیک هاوکاریشی کردووە و لەشکریشی بۆ کۆ کردوەوە وا بۆ تیارە بردومانی فڕۆکانی دوژمن بردومانی شەدەڵەشیان کردووە ماڵی شێخ لە شەدەڵە گواستویانتە و ڕۆیشتون لەوێ نەماون جا ئەمە چەند جارێک دووبارە بۆتەوە لە سەردەمی حاجی شێخ مستەفای باوکیشی عەبدولکەریمیشا شەدەڵە چۆر کرا و جارێکی تر شەدەڵیان بەجێهێشتووە و لەشکری عوسمانی ئەو کاتە با بڵێن تاڵانیان کردوون و نانێشتون ئەمە لە بنەماڵەی ئێمەیە لایەنی نیشتمان پەروەرەکە وەکو پەروەردەیەک وا بووە وەکو پەروەردەیەک وا بووە ماوەتەوە بۆ سەردەمی شێخ عەبدولکەریم و بۆ دواتریش تا دەگاتە ئێستاش ئەو پەروەردەیە لە ناو بنەماڵەکانی ئێمەیە هەر بەردەوامە زۆر باشە کاک مامۆستا حەسەن ئەواڵانی لە ژمارە 6 گۆڤاری ڕەنجی کرێکارەڵێ باس لە هەڵوێستی حەقەکانەکە لە کاتی میلانی نێوان ئینگلیز و شێخ مەحموودی مەلیکە ئەڵێ کاتی ڕۆیشتنی شێخ مەحموود بۆ ئەشکەوتی جاسەنە لە پێشدا ئاچێتە شەدەڵە ئەمەش ئەبێتە هۆکاری ئەوەی کە فڕۆکانی ئینگلیز بردمانی شەدەڵە بکەن و ناچار شێخ لە گوندی شەدەڵە ئەچێتە ئەشکەوتی دابان کە بە بۆڵەترێنە ناوەبرێ لەوێشەوە ئەچێ بۆ زۆنجیەکە مێرگەپان ئەو ساتەوەختی ئەو بردمانە چۆن بوو چۆن شێخ ناوچەکەی بەجێهێشت بڵێن بەهۆی ئەوەی هاوکاری شێخ مەحموودی کردو تر لەشکری شێخ مەحموود دوایی ئەشکێت و بڵێن لە سلێمانی و لە هەندێک ناوچەی تر نامێنێ کە بەرەو ئەشکەوتی جاسەنە دێن بۆ هۆی شێخ مەحموود پەیوەندی زۆر باش بوو و لە خزمایەتیش خزمین لە پشتەوە هەمووی بەرزنجین لە دوولاوە هەم ڕووی نیشتمان پەروەری و کوردایەتێکە و ڕووی خزمایەتێکەش و هەم ڕووی تەریقەتێکەشەوە لە سێ ڕۆ لێک نزیک بوون لەبەر ئەوە هاوکاری شێخ مەحموودی کردو و تەمان هەواڵگریش هەیە بۆ لەشکری دوژمن و بۆ بەرامبەرەکانمان با بڵین هەواڵیان بردوێتەوە کە شێخ عەبدولکەریم بەو شێوەیە لەشکری بۆ کۆکردوونەوە و مامە عەبدوڵڵای برای شێخ عەبدولکەریم سەرپەرشتی لەشکرەکەی بۆ کردو و کاکە ڕەزای کاکە عەلی سەرپەرشتی لەشکری کردو و خزمەکانی تری سەرپەرشتی و بەشداری لەشکرەکەیان کردو و سۆفی مریدانی شێخ عەبدولکەریم بەگشتی بەشداریان کردووە لەبەر ئەوە شتێکی نامۆن نییە فڕۆکەی دوژمن بردمانی شەدەڵە بکە و ماڵی شێخ عەبدولکەریم شەدەڵە بەجێ بڵێن و بستنە ئەشکەوتی بۆڵەترێ و بستنە زۆنگ و بستنە شوێنی تریش ئەمە دوژمنە ئیتر چی لێ بکات و بتوانێت مسەیتەر بێ بەسەر داگیرت بکە ئیکات بەرامبەرێت پاشان هەر کاک حەسەن مامۆستا حەسەن ئەواڵانی ئەماژە بەوە کە چەکدارەکانی شێخ عەبدولکەریمی شەدەڵە دەچن بۆ هاوکاری و پاڵپشتی شێخ مەحموودی مەلیک لە شەڕی کۆتەڵ لەوێش بەشداری و هاوکاری شێخ مەحموود دەکەن تۆ پێشوەخت ئاماژەت بە زۆری هەوادار و لایەنگرانی شێخ عەبدولکەریمی شەدەڵە کرد منە پرسم ئایا ئەو گوندانەی کە دانیشتوانەکەی سەر بە بستنەوەی حەقە بوون کوێ بوون ئەو گوندانە
گوندەکان زۆرن با بڵێن ئەگەر بکرێت ناوی هەندێکیان بۆ نمونە لە ناحەی سوورداش کەم گوندەیە حەقەیتیانە بێ و سۆفی مریدیتیانە بێ لە سنووری ئەم سنووری چەرمەگا و حتا ئەگاتەوە بازیان و هەمەوەندەکانیش مریدی حاجی شێخ مستەفایان هەبووە مریدی حاجی شێخ ڕەزایان هەبووە مریدیان زۆر بووە گوندەکانی ناوچەی دووکان ئەوە هەم مریدیتیا بۆ دەشتی کۆیە حوزەی بیتوێن ناوچەی پشدەر ناوچەی شارباژێڕیش بەشێکی گرتووەتەوە بەڵام بەداخەوە ئێستا ئەو پەیوەندێر لە ناوچەی شارباژێر کەم بووەتەوە وەکو جاران نەماوە سۆفی مریدەکان و وهاتو چۆ کەم بووەتەوە و ناوچەی شوانیش وەکو پێشتر باسمان کرد حاجی شێخ ڕەزا لەوێتەوە بۆ تەریقەتی داوە بەهۆی ئەوە لە هەموو ناوچەکان هەبوو ناوچەی هەولێریشی گرتووەتەوە هەموو ناوچەکانی کوردستانی گرتووەتەوە بەشێکی ئێرانیشی گرتووەتەوە بەڵام لە ئێران کەمتر با بڵێن کەمتر بوون وەکو لە کوردستانی خۆمانە زۆر بوون زۆر باشە ئەمە بشمە سەر تەوەرێکی گرنگ کە ئەویش کۆچی دوایی و مردنی خوا لێ خۆشبووشی عەبدولکەریمی شەدەڵەیە کە جۆرێک لە تەمەموژی و گومانی لەسرە ئایا شێخ چۆن کۆچی دوایی کرد شێخ عەبدولکەریم هەر لەو کاتی ئەدمۆنس هات بۆ لای گومان کەوتە سەر ئەوەی دژایەتی بکرێ و بۆ لە ناوبردننی ویا بۆ چۆک پێدادانی با بڵێن ویا بۆ واسێنانی لە چووکە ماوەی وها بۆ چەند ساڵێک تۆبەی نەداوە ڕێگەیان لێگرتووە ئەو کاتە بەریتانیەکان بەدەستی بەریتانیەکان بە ڕژێمی ئەو کاتی عێراقی با بڵێن ڕێگەیان لێگرتووە لەبەر ئەوە شێخ عەبدولکەریم چاوەڕوانی ئەوە کراوە یعنی شتێکی لێ بکرێت و دژایەتێکی زۆر بەقوەتی لێ بڵام چاوەڕوانی ئەوەی لێ نەکراوە شەهیدی بکەن یا ئەوەی بکەن بەڵام بەداخەوە شێخ عەبدولکەریم لە ساڵی 41 لە پاییزە کە بەفرباری و بەفرێکی زۆریش باریەوە لە مزگەوتەوە ئەچێتەوە بۆ ماڵەوە ئەمە دوو لایەنی هەیە هەندێک لەوانەی کە باسێکن ئەڵێن بە بەردێک بەردیان تێگرتووە و قاچیشکا و دوای 4 ڕۆژ وەفاتی کردووە لە ساڵی 42 وەفاتی کردووە ئەمە کاک مستەفا عەسکەری لە کتێبەکەی باسیەکە و مامۆستا هاوڕێژ ئەمەژەی پێ کردووە لە کتێبەکەی خۆیان بەڵام جێگەی گومان و پرسیارە ئایا حقیقەتی ئەم ڕووداوە بەو شێوەیە ئەگەر بکرێت بۆ مێژوو حقیقەتی ڕووداوە بەڵام لایەنێکی تر هەیە ئەڵێت ئەمە هەتا ئێستا شاراوەیە کە گوایە شێخ عەبدولکەریم بە بەردێک کەس بە بەردێک نامرێت و بە قاچشانێک زۆر کەسێ هەردوو قاچشی لێ ئەکرێتەوە و ئەشچێ و ناژمرێت و هیچی لێ بەسەر نایە هەرچەندە ئەو سەردەما خەستەخانە و بنکەی تەندروستی و هیچ شتێک و دکتۆری وانە بوو تەنیا با بڵێن تەبیبی کوردەواری هەیە بۆ ئەو کاتە تەداویان کردووە بەڵام ئەوەی کە گوماناویە لای هەموو کەس گوماناویە کە شێخ عەبدولکەریم هەندێک کەس ئەڵێن بە تڤەن کوژراوە وایە دوو گولەی پێوە بوو و یەکێک بە قاچی و کە قاچی شکاندووە و یەکێشش بە سنجەوە بوو لە پشتێوە دەری کردووە و ئەوانە و چەکی ئەو کاتەش چەکی چۆن بووە ساچمە بووە یا با بڵێن تڤەنجی حوسکە بووە تاپڕ بووە یا یانزە تیر بووە یایلی بووە خۆ ناخڕ بووە ئەم چەکانە بوون هەندێکیان بە باروت و بە ساسمەدا گیراونەوە ئێتر ئەگەر بە تەقەشی لێکرابێت بەڵام ئەوە شاراوەیە وەکو ئێستا بۆچی شاراوەتەوە ئەم جۆری مردنیانی وەڵاهی ئەوە بەشێکی زۆری ئەگەڕێتەوە بۆ شێخ عەبدولکەریم خوا لێی خۆش بێت بۆ خۆی لەبەر ئەوەی بۆ نمونەیەکێک لەوانەی کە دەرمانی کوردەواری بووە بەکارهێناوە پێی وتوە یا شێخ تڤەنگە فەرموویەتی نەخێر ئەبێ بڵێ چەکە ئەبێ بڵێ بەردە من بە چەک وام لێ نەکراوە بە تڤەنگ وام لێ نەکراوە من بەردم پێکەوتو ئیتر خوا مەبەستێتی من بەوە ڕۆژم تاوە بێ ئەگەر ڕۆژم تاوا نەبێ چاکەمەوە پێڵێت ئەڵێ قاچت بە بەرد بێت ئەی سنگت بە چی وای لێ هاتوو ئەمە جێی گولێ ئەمانێ ئەفەرمێ ئەبێ بڵێ بەردە ئەگەر نەڵێ بەردە کە ڕوولاڵە بیت ڕەنگە مەبەستی شاردنەوەی ئەو حقیقەتە لای شێخ ئەوە بوو بێکە لە دوای خۆی خوێنی تری لێ نەکەوێتەوە و مردنێکی بێت و کەڵبێت بەڵێ کەسایەتیشی عەبدولکەریم کەسایەتیکی زۆر گەورە بووە پیاوێکی ناتونەتیش بووە بەڵێ نەیویستووە پیاوێکی ئاشتی خواز بووە نەیویستووە دوای خۆشی هیچ شتێک بۆ نەوە و کەس و کار و سۆفی مریدەکانی بەجێمێت لەبەر ئەوە ئەگەر چەکیش بوو بێت ویستوێتی دای پۆشێ و مریدەکەی نەیتوانیوە دەنکاتەوەمانە و ڕیوایەتێکەیە گوایە کە دوای وەفاتیشی عەبدولکەریم باسی کردووە ئەو کەسە لاڵ بوو و قسەی پێ نەکرا و تاکو مردووە و نەیتوانیوە جاریشتر قسە بکاتەوە بەڵام ئەویان من ناتوانم پشڕاستی کەمەوە بەتەواوی لەبەر ئەوەی بەڵگەی تەواو ناوی کەسەکەم ئێستا لەبەردەستان نییە بڵێم ناوی کەسەکە یا ئەو مریدە بێنم
زۆر باشە کاک شێخاوڕێ ئایا هەوادارانی شێخ عەبدولکەریمی شەدەڵە و بزوتنەوەی حەقە تەنها و تەنها لە چینی فەلاح و تەبەقەی خەڵکی هەژار و جوتیار بوون یاخود کوڕە ئاغا و خاوەن مڵک و دەربەکانیش بەشدار بوون لەم ڕێبازەیە. سۆفی مریدان و هەوادارانی شێخ عەبدولکەریم تەنها لە چینی جوتیاران و هەژاران نەبوون، بەداخەوە زۆری نووسەرەکان حتا کاک مستەفا عەسکەریش باسی ئەوەی کردووە کە گوایە لە چینی زەحمە کێشان و جوتیارانن. بەڵام لە ئێستاە کە دەرەکەوێت نووسەرەکان زیاتر بۆیە ئەو کاتە باسی ئەویان کردووە کە شێخ عەبدولکەریم کەسایەتێکی وا بۆ پشتگیری فەقیر و هەژاری زۆر کردووە. بەڵام بۆیە بەلانگری جوتیار چینی جوتیار پیشانیان داوە بڵێ بەڵام مەلاکانی دینی زۆر مریدی شێخ عەبدولکەریم بووم، ئەوانە کەسی پێشکەوتوی ناو کۆمەڵ بوون و خوێندەوار بوون. ئەوە چینی مەلاکان با بڵین، چینی سەید و شێخ زۆری مرید بووە و چینی ئاغاکان با بڵین بوون مونە ئاغاکانی دزەی جەمیلی عەلی ئاغای دزەی کە بە ناوبانگ بوون و کەسایەتێکی زۆر گەورەش بووە، ئێستاش بنەماڵەیەکی گەورە و دیارن لە سنووری هەولێرە. بۆ نمونەیەکێک عومەری دزەی لەو بنەماڵەیە ئێستا کوڕوونەوەیان هەیە و ئەوە مریدی شێخ عەبدولکەریم بوون و مەحموود ئاغای گەورەی پشدەر کە ڕیسی هەموو پشدەر بوو میراودەلی مریدی شێخ عەبدولکەریم بووە. بەڵام کەی بووەتە مریدی شێخ عەبدولکەریم کە شێخ عەبدولکەریمی تاقی کردوتەوە و بە کەسێکی شایستەی زانیەوە بووەتە مریدی. زۆر باشە لە دوای قۆناغی لە دوای کۆچی دوای شێخ عەبدولکەریمی شەدەڵە قۆناغێکی نوێ قۆناغێکی هەسیار لە بزوتنەوەی حەقا سەر هەڵەیە. ئەویش بە تایبەت لە دوای دانانی مامە ڕەزا بە جێنشینی شێخ عەبدولکەریم و دووەمین ڕابەری بزوتنەوەی حەقا. پرسیارەکە ئەمەیە ئایا چۆن مامە ڕەزا دانرا لە شوێنی شێخ عەبدولکەریمی شەدەڵە لە کاتێکە شێخ عەبدولکەریم لە سەردەمی نەخۆشیەکە پێشکۆچی دوایی وەسیەتی کردووە کە هیچ کەس ئیزن نییە و کەس مەئزوون نییە بۆ وەرگرتنی تەریقەت و ئیرشاد. بەم تێگەیشتنە چۆن مامە ڕەزا بۆتە جێنشینی شێخ عەبدولکەریمی شەدەڵە. ئەمەی کە دوای شێخ عەبدولکەریم با بڵین کۆمەڵی حەقا بووەتە چەند کۆمەڵێکەوە یان چەند بەشێکەوە، ئەمە پێشینەی تری هەبوو پێش وەفاتی شێخ عەبدولکەریم بۆ نمونەیەکیان لەوانە حەمەسوور کە شێخ عەبدولکەریم چەند جار لێی تووڕە بوو ئەوەی کردووە کە حتا گەشتۆتەوەی دەری بکات پێشینەی هەبوو ئەمە. بەڵام دوای وەفاتی شێخ عەبدولکەریم حەمەسوور ویستوێتی خۆی شێخ بێ و لە جێگەی شێخ عەبدولکەریم دانیشێ و بۆ ماوەی هەفتەیەک جلو بەرجی شێخ عەبدولکەریمیشی پۆشیوە و وتوێتی من خەلیفەی دوای شێخ عەبدولکەریم و جێنشین شێخ عەبدولکەریمم. چۆن ویستوێتی کاک شێخاوڕێ هەندێک لە توێژەرەکان پێیان وایە کە دانانی جێنشین لە نێو ڕێبەرێک دوایەکانی بزوتنەوەی حەقا بە شێوەی هەڵبژاردن بووە یاخود بە شێوەی کەفاءە و تەخوا و لێهاتووی ئەو کەسە بووە نەک بەوەی کە چەند نزیک بێ لە شێخەوە و چەند دوور بێ لە شێخەوە. شێخ عەبدولکەریمی شەدەڵە خۆی کوڕی هەبووە و برای هەبووە ئەوانی دانەناوە، بەڵام چۆن مامە ڕەزا ئەچێتە شوێنی بەر لەوەی باسی حەمەسوور بکەین. بەڵێ دانانی مامە ڕەزا ئەگەڕێتەوە بۆ پێش وەفاتی شێخ عەبدولکەریم پێشەوەی وەفات بکە کەم زۆر ساڵ بووە مانگ بووە 2 ساڵ بووە چەند بووە لە خانەخای شەدەڵە با بڵێن شیرینی شێخەتی مامە ڕەزای خواردوێتەوە و خەڵکی کۆ کردوێتەوە مریدی سۆفیەکان و چاوەڕێی مامە ڕەزای کردووە بگاتە شەدەڵە و ئیتر شیرنی ئەو کاتە چی بووە شەکر بۆ کردویان تا منجەڵێک ئاوە و بەجام تەوزیعیان کردو بەسەر خەڵکا و شیرینیان خواردوێتەوە و سڵاواتیان لێداوە و ئیتر مامە ڕەزایان بە شێخ ناساندووە شێخ عەبدولکەریم. دانانی مامە ڕەزا ئەگەڕێتەوە بۆ پێش وەفاتی شێخ، بەڵام دوای وەفاتی شێخ کە شێخ عەبدولکەریم وەفاتەکات ئەمە بە جۆرێکی تر ئەکەوێتەوە. هەندێک لە کوڕانی شێخ پشگیری ئەوە ناکەن مامە ڕەزا شێخ بێت. کوڕانی شێخ عەبدولکەریم خۆی وایە مامە عەبدوڵڵا کە برای مامە ڕەزا بووە پشگیرینەوە ناکات مامە ڕەزا بێ بە شێخی ڕێبازەکە و ئەوە ئەڵێن تۆ بۆ تەریقە نەما و ئیتر کۆتایی پێدێ ئەم ڕێبازە. بەڵام مامە ڕەزا بیر لەوە کاتەوە و شێخ فەرمیەتی نابێ ئەم ڕێبازە کۆتایی پێبێ و ئەبێت درێژەی پێ بدەن
ئەگەر تۆ بۆ تەریقەتیش نەبێ ئەو ڕێبازە و ئەو سۆفی مریدا ناکرێت تۆ وەکسەر لێ شێواوێک بەرەڵای کەیت و بڕاتەوە ماڵی خۆی و کۆی نەکەیتەوە. یەکێک لەوانە حەمەسوورە بێت دژی ئەوەی مامەڕەزا ئەوەستێتەوە، یەکێکیش لەوانە با بڵێن هەماغای پشدەر کە باشترین مریدیشی عەبدولکەریم بۆ حەماغا نەک حەماغا حاجی مەحموود ئاغای پشدەر حەماغا کۆمەڵێ حاجی گوڵاویاغا ئەوانە هەموو مریدیشی عەبدولکەریم بوون، باشترین مریدیش بوون لە ناوچەی پشدەر. بۆچی دوای کۆچی دوایی شێخ عەبدولکەریمی شەدەڵە ئەم بۆ چوونە جیاواز و ڕێڕە و جیاوازانە دروستە بێت؟ ئایا حەمەسوور داوای چی کرد یاخود بڵێم تایبەتمەندی ئەو چی بۆ لە جیاوازی چی بۆ لە شێخ عەبدولکەریمی شەدەڵە یاخود هەمە ئاغایەکان یاخود ئەو ڕێڕەوەی کە مستەفا عەسکەری و شێخ عەبدوڵڵای مستەفا عەسکەری ئەوان چۆ ئەمە چۆن دوای شێخ عەبدولکەریم وەکو باسم کرد بوونە کۆمەڵ بەڵێ بۆ نمونە شێخەکان هەر شێخەکانی خزمیش مامەڕەزا کۆمەڵێکیان پشتگیری حەمەسووریان کردووە کە ئەبێ حەمەسوور جێنشین بێ شتێک دەرەکەوێت لەلایەکەوە مریدی سۆفیەکان ئەویان ڕاگەیاندووە کە شێخ عەبدولکەریم فەرموویەتی تۆ و تەریقەت ئەوەستێ ئەگەر تۆ بۆ تەریقەت بوەستێ ئەی چۆن حەمەسوور ئەبێتە جێنشینی شێخ عەبدولکەریم نابێ کەس بکرێت خۆی بە ئەوە ئەزانێت تۆ بۆ تەریقەت بدات و ئەوە بێت. جا لێرە نهێنیەکان و ئەوانەی کە لای خەڵک و نووسەران نهێنێ ئەمە بەشێکە لەوە بۆ نمونە حەمەسوور ئەبێ بە جێنشینی شێخ عەبدولکەریم و داوای ئەوەکان من شێخم لە لای شەوە تۆ ئەڵێ تۆ بۆ تەریقەت وەستاوە و مرید و سۆفیەکان ئەڵێن تۆ بۆ تەریقەت وەستاوە لێرە ئەمە یەک ناگرێتەوە. بۆیە لەسەر ئەوە کۆک نابن حەماغا ئەچێتەوە دەشتی مەرگە ئەچێتە گوندی کانیت و لەوێ ئەڵێ من شێخ مولەجێ شێخ عەبدولکەریم و ناتوانێت لە شەدەڵە بمێنێتەوە. حەمەسووریش بەرەو ناوچەی کەرکووک ڕوات بۆ نمونە ئەچێتە لای سەید ئەحمەدی خانەقا و ئەوانە و ئەویش نایگرنە خۆی و ئەڵێن تۆ مریدی شێخ عەبدولکەریم و جیابوونەوەی چی ئەمانە بەڵام وەکو کوڕانی شێخ عەبدولکەریم ئەوە شتێکی ئاشکرایە پشتگیریان کردووە و حەمەسوور تا مردووشە سەردانی شەدەڵە و کوڕانی شێخ عەبدولکەریمی کردو بەڵام سەردانی کەلکەسماق و مامەڕەزای نەکردو. ئەمە خۆی لە خۆیان بەرچاوڕۆشنێک نیشانەدات کە حەمەسوور ئەوان پشتگیریان کردووە. ئەمە بۆ مێژوو ئەمێنێتەوە پیاو ئەبێ ڕاستیەکان بڵێ بەڵام کۆمەڵێکی تر کە ئەوە ئەبینن لە ماڵی خۆیان هاتوچۆی شەدەڵەش ناکەن و دائنیشن و سۆفێتی خۆیان وەکو خۆیان و تەریقەتەکەی خۆیان وەک خۆیان و ئەڕۆنە ماڵی خۆیان و هاتوچۆی شەدەڵە و کەلکەسماق و حەمەسوور و حەماغاژ ناکەن لە ماڵی خۆیان دانیشن. لێرە بۆمان دەرەکەوێت حەقەیەتی دوای شێخ عەبدولکەریم ئەبێت بە 5 بەشەوە بەشێکیان وەکو وتمان سۆفی مریدانی لە ماڵی خۆیانن بەشێکیان کوڕانی شێخ و مامە عەبدوڵڵان بەشێکیان مامەڕەزایە بەشێکیان حەمەسووری کڵاوقتە و بەشێک ئەبێتە حەماغا کۆمەڵێکیان بەڵام حەماغا هەر زوو ئەگەڕێتەوە و کۆمەڵەکەی واز لێ دێنێ و دێتەوە بۆ شەدەڵە و زیارەتی خۆیەکە و ماوەیەکی کەم وەفاتەکە و ئەوە کۆتایی پێدێ کەس جێنشینی حەماغا نابێت. ئێستاش کۆمەڵی حەماغا ماوە و حەماغا کوڕوونەوەی ماوە و لە ناوچەی پشدەری قەڵازێ. بەڵێ باشە ئەگەر بڕێک لەسەر حەمەسوور و حەمەسووریەکان بوەستین لەسەر کەسێتی حەمەسوور بۆ چونگەلێکی جیاواز هەیە ڕاو بۆ چوونی جیاواز هەیە سەبارەت بە ناوی ئەم پیاوە و شوێنی لەدایک بوون و شوێنی نیشتەجێبوون و هەندێک لە توێژەران پیان وایە کە حەمەسوور ناوی محەممەد ئەحمەد مەحموود بووە بەڵام لەسەر شێلی قەبرەکەی لە کڵاوخۆت نووسراوە حەمەسوور عەلی ئەحمەد. ڕایەکی ترە لێ لە دەگدای کەرکووک خۆی وتوێتی ناوم محەممەد ئەحمەد بابەکرە لە ساڵی 58 لە دادگای کەرکووک. ینی بۆچوونی جیاواز هەیە حتا لەسەر شوێنی لەدایک بوونی هەندێک پیان وایە خەڵکی قەڵازێ هەندێک پیان وایە ئەم پیاوە ڕووسیە هەندێک بە شێد ناوێ بن. ئایا ئەم تەمومژە لەسەر کەسێتی حەمەسوور پەیوەندی بەچوێ ڕاستیەکەی کامەیە؟ حەمەسوور هەر لە مناڵەیەوە لە ماڵی شێخ عەبدولکەریم بووە با بڵێن شوانی و شتی بۆ کردوون و ئیشی بۆ کردوون کە هاتوۆتە تەمەنی ئەوەی بە کەڵکی ئەوە بێت تۆبەی وەرگرت و بووەتە
مریدی شیع عەبدولکەریم نعم. بەڵام بە ئەسڵ حەمەسوور نە رووسیا نە ئینگلیزە باوڵین زۆر جار وتوانێت ئینگلیزە و شەپقەی لەسەر کردوتی ئەمانە ئەمە هیچی ڕاز نییە. زۆر باشە پشوویە گۆرەگرین کاکشێخ پشوویە گۆرەگرین دواتر درێژە بەخسەکانت بە بەڕێزان پشوویەک و دواتر ئەگەڕێنەوە وڵاتان.